سڵاتان لێبێ و کاتتان باش بەنامی ڕماڵی هەفتتان پێشکەش دەکەم. بوونی ڕێگەبانێکی ستاندارد بە پێی پێوەرە نێودەوڵەتەکان ئەمیشە لایەنێکی گرنگ بۆ پێشکەوتوی ڕادەی ژیاری و شارستانی لە هەر گەل و میلەتێکدا. بە تایبەتی ئێمە دەزانین لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک ڕێگا گیرای بەر بۆ چارەسەرکردنی گرفتەکانی هاتوچۆ. ئەوی کە من بەسمە لە بەرنامەی قسەی زیاتی لەبارەوە بکەم ڕەوشی هاتوچۆی لە پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوو کۆمەڵک ڕێگا گیرای بەر بە تایبەتی گۆڕینی ئاراستەی شەقامەکان بە ئامانجی کەمکردنەوەی لۆدی سەر شەقامەکان و کەمکردنەوەی ئەو قەرەباڵخی و ئیسیحامی کە لە ناو شاری سلێمانیدا هەبووە. ئەم پلانە وەکو خۆی جێبەجێکرا نەتیجەی هەبوو. حتمما لەگەڵ هەمومانە بابەتی دانانی کامێرەی چاودێری سەر شەقامەکان و ئەو ناڕەزایەتی و گلەیی کە شۆفێر لە جۆر و شێوازی دانانی کامێرەکان هەیەی کە ئەمە پێم وابێ بە پلانێکی نوێ بەڕێبەتی هاتوچۆ کار لەسەر ئەمە دەکات. هەر لەگەڵ هەموو ئەمانەت دەمەوێت لەسەر بابەتی ئۆتۆمبیلی بێسەرەتا و ئەوەی کە پەیوەندی بە سزاکانی هاتوچۆیە کە ئەم سزایانە وەکو ڕسومات کە کاتێک لە شۆفێر وەردەگیرێت دەخرێتە خزمەتی چاکردنی ڕێگەوانەکان. هەموو ئەمان و کۆمەڵی وردەکاری دیکە دەبێتە قسەی زیاتر و وەڵامی زیاتر لە میوانەکەم بە ڕێز کاک ئەمید ئاسۆ بەڕێبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی. کاک ئاسۆ سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بیدەرانتان، سپاس بۆ سلێمانی. دووبارە بەخێر بیت. سپاس. ئەگە پرسیارەکە بەو شێوەیە بیکەم بۆ خۆت لە سیستمی هاتوچۆ ڕازیت خەلەل و گرفتەکانی ئێمە بە دیاریکراوی لەکوێدایە بەقەت ئەو کەم و کورتیانی کە لە سیستمی هاتوچۆ هەیە پلان هەیە بۆ چارەسەرکردنی؟ زۆر سپاس. من لەوە دەست پێکەم ڕازیبوون یا ڕازی نەبوونی من ستانداردێک نییە. من لە سیستەمی هاتوچۆ ڕازی بیانە. ئەسڵ ئەوەیە ئێمە تا جەنجاڵی ناو بازار کەم بێتەوە، تا هاوڵاتیان بە زووترین کات بگەنە ئەو شوێنەی کەمە بەستیانە، ئەوە نیشانەی باشی سیستەمی هاتوچۆیە و کەمبوونەوەی ڕووداوەکان نیشانەی باشی سیستەمە. لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە ڕێژەی قوربانیەکان و ڕێژەی زیانەکانی هاتوچۆ زۆر بوو، واتە سیستەمی هاتوچۆ خەلەلێکی تایە. خەلەلەکانیش شوێنێک و دوو شوێن نییە بڵێ لە یەک شوێنە خەتای شەقامەکانە یا خەتای شۆفێرەکانە یا خەتای سیستەمەکەیە، بە کۆی گشتی کۆمەڵی خەتا هەیە، ئەبێ ورد کرێتەوە هەریەکە و بە جۆرەی توانای خۆی خەتای بەرەکەوێ. کاک ئەمید ئاسۆ ئەوەی کە دەکرێت بە پێوەر بۆ باشی سیستمی هاتوچۆ لە هەر گەل و میلەتێکدا بە دیاریکراوی چییە؟ وەگوتم یعنی باشە بەدەر لەوەی کە باست کرد گەیشتنی خەڵک بە شوێنی مەبەست لە زووترین کاتە بەبێت دروستبوونی جەنجاڵی و کەمترین ڕووداوی هاتوچۆ. کاتەکان کەم بێواتە سیستەمی هاتوچۆ پارێزراوترە. باشە کاتە ئەگەر ئەمە بکەین بە پێوەر لە ماوەی ساڵی ڕابردوو حتمما ئامارتان لایە وەکو هاتوچۆی سلێمانی ڕووداوەکان زیادی کردو یا خودکەم؟ ڕوودا بەداخەوە زیادی کرد. گەیشتون بە هۆکاری سەرچاوی ئەوەی کە بۆ ئەم ڕووداوانە ئاوا زیادی کردووە؟ بەڵێ من لە چەند بۆنەیەکی تریش ئەومان باس کردووە بەداخەوە پابەندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ هۆکاری سەرەکی بووە لەو ڕووداوانەی کە ڕوویان داوە، ئەوەی کە برا شوفێرەکە تووشی هەر ڕووداوێک بوونە کە برا ئەفسەرەکانمان و کارمەندەکانمان گەیشتنەوە شوێنی ڕووداوەکە و هێڵکاری بۆ کراو لە نەتیجەی کەشف و ئەوانە دەرکەوتووە. بەداخەوە ڕێژەی زۆری پابند نەبوونە بە ڕێنمایەکانی هاتوچۆ و ڕێنمایەکانی توندوتێڵی. لەگەڵ ئەمەشا شەقامەکان بەشێکن لە گرفتەکان، لەگەڵ ئەمەشا جاری وا هەیە ئاراستەکان و کە ئەڵێن شەقامەکان یعنی ئەم شارە خۆی ئیتر لەوە زیاتر ئیسیعابی ئۆتۆمبیلی زیاتر ناکە، شەقامەکان لەوە زیاتر هەڵناگرێ. توندوتۆڵکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ و تەنانەت دەستکاریکردنی جۆر و شێوازی سزاکان دەتوانێت سیستمێکی هاتوچۆی باش بە شۆفێر بەخشە یان ینی کەم شۆفێر پارێزراو بێت لە کاتی لێخوڕیندا؟ وڵا من بەداخەوە لەم چەند ڕۆژی ڕابردووش تەفسیرێکی هەڵە بۆ ئەم قسەیە کرا. من لە شوێنێکە لە مناسبەیەکە قسەیەکم کردبوو کە سزاکان زیاد بکرێ، بەڵام هەر ئەوەنی لێ باس کرا بوو کە سزاکان زیاد بکرێ. من قەت لەگەڵەوە نیم سزای سەر هاوڵاتی زیاد بکرێت کە لە هاوڵاتی لە کۆتاییە کەس و کاری خۆمانن، هەموو خۆمانین لەسەر شەقامەکان. ئەوەی کە پێوترێ سزا نییە، ئەوەی کە پێوترێ ناچارکردنی براکانمانە بە پابندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ. مەسەن تۆ کۆمەڵی ڕێنماییمان کردووە، کۆمەڵێ بەرنامەمان داناوە کە خەڵک پابند بێ پێوە،
ئەی کە یەکێک هەر پابند نەبوو خۆ تۆ جاری وا هەیە مناڵەکەی خۆت ئەوەنە سەرکێشیەکان ناچارەبی لێی تووڕابی من نا بەڵام خەڵکەی لە مناڵەکەشێدا یعنی ئەمە خۆی ئەگەر وای باشتر دابنین کە ئەمە ئامۆژگاریە ئەمە بۆ ڕێگریکردنە لە کارەساتی گەورە نەک سزادان مەسەڵەن من داوام کرد ئەگەر ئەو برادرانی داواکەن سزا کەم بکرێتەوە سزای سەر ئۆتۆمبیل نەخێر با داوا بکەن باج و گومرگ و ڕسومات کەم بکرێتەوە با داوا بکەن شێوازی شەقامەکان چاک بکرێ با داوا بکەن فراوانکردنی شەقامەکان بکەوێتە بواری جێبەجێکردنەوە نەک ئەو کوڕە گەنجەیە ئەو خوشکەمان ئەو برایە بە ڕێزەمان کە لەسەر شەقامەکان بەڕاستی سەرکێشی بە ژیانی خۆی و ئەم داواکاریە دەبێت خەڵک بیکە یاخود دەبێت بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ ئەم داواکاری بکەنە پاکێجێک و بەرزیکەنەوە مەبەستمە عنی بزانم کاک ئاسۆ ئێوە بۆ خۆتانوەکو بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ لە پارێزگاکان هیچ وەرەقێکی هەڵبەشەیە بۆ ئەوەی کە پێکەوە لەسەر بەرنامە ڕوئێ ئەکار بکەن بەڵێ بە خۆشحاڵیەوە من لە ماوەی ئەم 6 مانگەیە لەگەڵ برایانم لە هاتوچۆی دهۆک بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی دهۆک لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر لەگەڵ بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای هەڵەبجە و لەگەڵ برایانم لە وەزارەتی ناوخۆ بە تایبەتی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ تەنسیق و هەماهەنگێکی باشمان هەیە و داواکان ئەکەین بە یەک پاکێزێک و ئێمە گەیاندومانە مەبەستم ئەوەیە ئەگەر برادێک بیاوێت تەکلیفێک بکە بۆ کەمکردنەوەی باج و ڕسومات حەقە تەکلیفی ڕسوماتەکەی بۆ ڕسوماتەکە و بۆ باجەکە بیکە نەک بۆ غەرامە و سەرپێچیەکان یعنی هانی خەڵک نەدەین بۆ سەرپێچیکردن هانی خەڵک بدەین سەرپێچیەکان کەم بێتەوە لە بەرامبەرە فشار لەسەر حکوومەت بکەین بۆ ئەوەی باج و ڕسومات کەم بکاتەوە ئەو باج و ڕسومات و سزایی کە لە شۆفێرێک لە کاتی سەرپێچیکردندا لێی وەردەگیرێت یعنی سزایەکی معقولە بۆ منە خۆتان تێبینیتان نییە لەسەر جۆری سزاکان بۆی کە ڕێژەکەی زۆر بێت ئەو سزانە بە شێوەیەکی سابت دانراوە لە هەموو شوێنەکان وەکو یەکە ئەمە یاسای پێ خۆتان نەزانن حتمەن یاسایە هیچ باج و ڕسوماتێک وەرناگیرێ بە بێ یاسا ئەوەی کە بە یاسایە لە یاسا جێبەجێ کراوە ینی دەسەڵاتی من نییە کەم و زۆریەکەی من کەمی بکەم یا زۆری بکەم دەسەڵاتی من پێشنیارکردنە من بۆ خۆم کوڕی فەقیرێکی ئەم شارەم یعنی ئەوە نییە من لە طبقەیەکی زۆر دەوڵەمەندەوە هاتوێتم لەبەرەوە بارودۆخی خەڵکی نەدار و هەژار و ئەوە نازانم و ئەزانم ئەبێتە بارگرانیەکی تر بەسەر خەڵکەوە بەڵام ئەمەیان کە لە دەسەڵاتی خۆتە ینی تۆ کە باری ئابووریت خراپە ئەگەر نەتوانی باری ئابووریت باش بکەی خۆ ئەتوانی سەرپێچی هاتوچۆ نەکەی خۆ ئەتوانی ئەو غەرامەی 100,000 و 150,000 بێنی بۆ مناڵەکانی خۆت سەرفی بکەیت و نەهێنی بیخیت بیدەیتە مروریا بیدەیتە هەر شوێنێکی تر سەرپێچی مەکە یعنی لە زیاتی ئەوەی لە 100 بڕۆی لە 80 بڕۆ لە زیاتیەوەی لە 80 بڕۆی لە 60 بڕۆ ئێمە یعنی هەر ئەگەر بە نمونەیە گوەری بگرین کامیرای پوینت و پوینتمان هەیە لە تاسوجە بۆ دوکان باشە ئەگەر تۆ هیچ پابەند نەبی بە ڕێنمایەکانەوە ئەتوانی 120 و 130 بڕۆی وای دابنێ بە 30 دقە 32 دقە ئەگەیتە دوکان ئەگەر تەواو پابەندبی بە هەموو کامیرەکانەوە لە تاسوجە تا ئەوێ 40 دقە یا 42 دقە یعنی تۆ 8 دقە بۆ 10 دقە جیاوازیەکەیەتی باشە سەرکێشی بە ماڵ و مناڵی خۆت و بە ژیانی خۆت ئەوە هێنێ بۆ ئەوەی 10 دقە زووتر بکەی کاممان ئیشێکی ئەوە نەزەرورمان هەیە من پێم سەیرە خەڵک بۆ سەیران بڕوا و 160 بڕوا یعنی سەیران ئەسڵ ئەوەیە لەو شوێنەی دەرەچی لەزەتی لێ بینی تا ئەو شوێنەی ئەگەی کاک ئاسۆ یعنی بۆچی ئەمە دروست بووە یعنی ئەم ڕوئیایە لەلایەن شۆفێرەوە بەرامبەر بە هاتوچۆ دروست بووە بابەتەکە ئەوایە کە بۆ نمونە لێکتێنەگەیشتن هەیە بۆ نمونە ینی درکی بەوە نەکردووە کە ئەم سزا و ڕێنمایی و کامێری هاتوچۆیە کە دانراوە بۆ ڕێخستن و تەنزیمکردنی ژیانی ئەوە دوجار ئەرکی کێ ئەم لێکتێگەیشتنە زیاتر کات بۆ ئەوەی ئەم بەریەکەوتنە نەبێت ئەرکی هەمومانە بە تایبەتی ئەرکی ئێوەیە ڕاگەیانکارەکان وشیاری هاتوچۆ ینی من بەداخەو لە کەم لە تیV و کەناڵەکانی شەیبینم ڕکلامی هاتوچۆ بکرێ ڕکلامی هاتوچۆ یەکێکە لەوانەی کە ئەبێ پابەند بن پێوە من بۆ خۆم ئەگەر ینی پێشنیارێک بکەم پێم باشە هەرچی دەستگایەکی ڕاگەیاندن هەیە بە سۆشیال میدیاکانیشەوە
لانی کەم ڕۆژانە جارێک بیری هاوڵاتیانی بخەنەوە پابندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ سەلامەتی هەمومانە یعنی هیچ کەسێک لەسەر شەقامە پارێزراو نییە ئەگەر تاکە شۆفێرێکیش سەرکێشی بکات بەسەر شۆفێرێک لەم سایدە سەرکێشیەکە تۆ لە سایتی خۆت بە هێواشی شە ڕۆی زۆریش پابندی ئەوە پەڕێتەوە لەو بەرەو بەدەیان حادیسەی واماندیۆ من ئێستا بە ڤیددیۆ لامە سیارەیەک لە سایتی خۆی لەو بەرەو زۆر بە هێواشی ئەڕات و پابندیش بۆ سیارێکی تر لەم بەرەوە سەرکێشیەکە و ئەپەڕێتەوە لەو بەرەو لێدا و خۆی و ماڵ و مناڵیشی تیاچێ ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان ئەو ڕێنمایی و سزایانی کە دانراوە بۆ ڕێخستنی ژیانی شۆفێر یعنی چۆن ئەڵێ هەڵەکان هەڵا هاتوچۆیەکان ئەوەندە زۆرە کە بۆ منە مەترسی لەسەر ژیانی خەڵک دروست کرد بێت یان ئەوەی کە ڕوودەدا ڕۆژانە سەر شەقامە گشتەکان شتێکی ئاسایی و دەکرێت لە هەر وڵاتێکی دیکەدا ئەمە ڕووبات بەڵام من ئەمێ یەک شتان پێ بڵم ئێستا جەنابەت سەفەرێکی هەولێر یا کەلار یا پێنجێن بکەی من دڵنیام خێزانەکە تاگەی تەوێت 4,000-5,000 پەیوەندیت پێواکەن بە سەلامەتی گەیشتی هەر ئەمە خۆی واتە مەترسیەکەی بۆیە پێتەڵێ ئەرێ بە سەلامەتی گەیشتن میوانەکانمان ڕۆیشتن ئەرێ تەلەفۆنێکیان بۆ بکە بزانە گەیشتن کە ئەڵێ تەلەفۆنێکیان بۆ بکە بزانە گەیشتن واتە مەترسیەک هەیە ئەی بۆ هەواڵێ پرسی ئەگەر هیچ مەترسیەک نییە ئەم مەترسیش بەداخەوە خۆمان دروستمان کردووە هاوڵاتیان دروستیان کردووە فەوزایەکی ناو سۆشیال میدیا ئەوانش هەیە ڕقێکیان دروست کردووە لە نێوان هاوڵاتی و دام و دەستگاکانی حکوومەتە یعنی دام و دەستگای حکوومەت ئێمە دام و دەستگایەکی داپلۆسێنەرین نەهێزێکی ئەمنی سرفین کە ڕقمان لە خەڵک بێ و نەدابراویشین لە خەڵک من ڕۆژانە لانی کەم ئەو ڕۆژەی کە هیچ هاوڵاتی یەک سەردانم نەکە 2000 بۆ 2500 هاوڵاتی سەردانی بەڕێبەراتێکەوانەکە ئێمە بەشێکین لە خەڵک ڕوونە کە بەشێکین لە خەڵک حەقە بەو چاوی ڕێزەوە سەیری برا ئەفسەرەکانمان کارمەندەکانمان کە لەسەر شەقام لەبەر ژیانی ئەوان وەستاون مەسەن لە شەوی سەری ساڵە هەموو خەڵک دەستی مناڵەکانی گرتبوو لە سەیران و پیاسە بوو ئێمە لەگەڵ تەواوی ئەفسەر و کارمەندەکانمانە بەمجلەوە لە سەر جادە وەستا بووین و لە خزمەت ڕێخستنی شەقامەکان و هاوڵاتیانە بووین بەخۆش حاڵیەوە کە ئەم ساڵ یەک تاکە حادیسەش لە شەوی سەری ساڵە ڕووینەتە باش بابەتێکی دیکە کە هەروکو کۆمنت وەکو سەرنجات و بۆ بەرنامەکە باسیەوە دەکەن ئەو ڕسومات و باجەی کە لە ئەنجامی نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیل لە ئەنجامی مۆڵەتی شۆفێری کە لە شۆفێرێک وەردەگیرێت ئەگەر بە ڕاشکاوانە پێم بڵیت دەچێتە بابەی خزمەتکردنی ڕێگەوانەکان ئەزانی با ئێمە لەوە تێبگەین کامەیان داهاتی هاتوچۆی مەسەن زۆر جار خەڵک دێ ئەڵێ ئەمڕۆ چوومە لە مرور ئەوەنیان لێ سندوم ئەوە مرور نییە بەشێکی ئەوانە مەسەن ئەوەی کە پێوترێ باز ئەوەی ڕسومات ئەوانە هیچی پەیوەندی بە هاتوچۆوە نییە هەمووی سیستەمی وەزارەتی دارایی و ئەگەر لە هەر مەسەن کابرا دێ سیارەیەکە کڕێ لەسەر حدود گومرجێکە باجەدا ڕسوماتەدا ئەوانە هیچی پەیوەندی بە وەزارەتی دارایی هەر پەیوەندی بە وەزارەتی ناوخۆشەوە نیە نەک بە ڕێوەبەرایەتی هاتوچۆ وەزارەتی دارایی بە پێی یاسایەک بە پێی ڕێنمایەک باجەکانی دیاری کردووە ئەوەی کە پەیوەندی ڕاستە و خۆی بە ئێمە و شوفێرەکانەوە هەیە تەنیا سزا و غەرامەکانە سزاکانیش تەنیا بۆ ڕێخستنەوە من زۆر جار پێمان کە سزاکان زۆرە ئێ باشە بۆ ئەوەی سزاکان کەم بێتەوە ئەکرێ ئێوە سەرپێچی دەکەن بەس کاگاسۆ هەرچی بێت هەر ناونیشانێکی هەبێ کە ئەو بڕاپارەی لە شۆفێرێک وەردەگیرێت دوجار داهاتێک بۆ حکوومەت تۆمار دەکات ینی قسەکە ئەوەیە ئەم داهاتە پێما بێ لە ساحەڤەی داهاتی هاتوچۆ ئێوە خۆتان سەرپشکن بۆی کە بەکاری دێنەوە بۆ مەسروفاتی کاروباری ڕۆژانی خۆتان لەم بڕێە هیچ شتێک هەیە بە ناوی تەخسیسکردن بۆ ڕێگەوانەکان بۆ چاکردنی ئەوەڵام من بە ئەو زانیاریانەش ڕاستکەمەوە سەپا هیچ بۆ بەڕێوەبەرایەتی نییە ئێمە ڕابردوودا لە سەدا ئێمە یەک دەسەڵاتێک هەیە کە لە وەزارەتەوە دابزێتە خوارەوە بۆ پێداویستیەکان ئەوانەی کە پێداویستی ڕۆژانەیە ڕەنگە ئێمە بە حکمی فراوانی شوێنەکەمان و زۆری سیارە و زۆری کارمەند و شوێنی ئەرکەکانمان لە بەڕێوەبەراتیەکانی تر زیاتر بێ بەڵام هەمووی بە یەک ڕێنماییەکی دارایی دێتە خوارەوە و چۆنێتی دابشکردن و دەسەڵاتی بەڕێوەبەری پۆلیس لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆ لەگەڵ بەڕێوەبەری ئاگرکوژانەوە لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکانی فەرمانگە خزمەت گوزاریەکان وەکو یەکە بەڵام بە پێی زەرورەتەکانیان ڕەنگە بەردەسەکانیان زیاتر بوو بێ بە پێی ئەو مەسروفاتە مەسە من ئەگەر 200 ئۆتۆمبیلم هەبێ و هەرێکی مانگی 500 لیتر بنزینی بدەمێ ڕقمێکە کاولای جەنابی شت کە 5 سیارەتەیە ڕقمێکی ترەکە ینی ئەمەیە جیاوازەکەی نەگەوەی کە ئێمە مەسرفەکە لە دەسەڵاتی خۆمانە بێ و دوای بەنسبەت دابشکردنی ئەو
داهاتەی کە دێتەوە بۆ بڵین ئەگەر بەکار دێتەوە بۆ ڕێگاوبانەکان یا بۆ باشترکردنی ڕێگاوبان بەڕاستیەوە ئیشی ئێمە نییە یعنی هەر چونکە کە پارەیە کە داخل کرا داخلی خەزانەی دەوڵەت کرا ئیتر ئەوە لەوێ ئەنجومەنی وەزیران بڕیارەدا کام سێکتەر زەرورە و لەکوێیا بەکاری دێنێ و بۆچی بەکاری دێنێ بەسمێ لەو بڕەداهاتەی کە کۆ دەکرێتەوە لەو بڕەداهاتێک بۆ خۆتان لە ڕووە کارگێڕێکەوە سەلاحێتیەوەتان نییە بڕێک بەکاربهێننەوە ئێمە ئەیکەین بە نایسە داهاتەکان مرکزیە یعنی من بەڕێبەری هاتوچۆی پێشووی ئەم پارێزگایم هەر لەگەڵا بۆ ئەو باسیەوەیەکی کە لە سەدا حەفدا وەکو دەسەڵاتی کارگەڕی خۆیان دەتوانن تەسەڕفاتی پێ بۆ ئەو شتانی کە ڕێگەی پێدراوە جاری وا هەیە لە سەتا 20مان بەکار هێناوەتەوە و زیاتریش کە ضرورەتێک هەبوو دوای ڕەزامەندی بەڕێز جەنابی وەزیر یعنی ئەوانە ئەوەی کە لە بڕێ پارە تێپەڕێ ئیتر ئەوێ ڕەزامەندی وەزارەتی پێوەربگیرێ بۆ ئەو شتانەی کە ضرورە مەسەلەن بۆ یاغ و هێماکانی ئەندازە ئەوانە بەشێکی خۆمانەی کڕین و بەشێکیشی داوا لە وەزارەتەکەین ڕەزامەندی بدا بەکڕین. ئەو 22 کامێرا چاودێری کە بۆ کەمکردنەوەی خێرایی دادەنرێت کەی سابت دەبێت لە شوێنەکان ینی پێم خۆشە ئەو جێگانی کە ئێوە دیاریتان کردووە کوێ دەبێت بە دیاریکراوی من پێشتریش لە یەک دوو مناسبەی ترا باسی ئەوەم کردووە بۆ خۆم قەت لەگەڵ ئەوە نیم کامیرە بە شێوەی شاراوە دابدرێ یعنی ئەوەی کە پێوترێ ڕاو من لەگەڵ ڕاوکردنی براشفێرەکانانیم لەگەڵ ئەوەیان کامیرەکان لە شوێنی ئاشکرا دابدرێ و ڕێژەی خێراییش دیاری کرابێت و ئاگداریش بڵاو کرابێتەوە کە کامێرە لە فلان شوێن هەیە و بڕی خێرایەکەش ئەوە نەیە یعنی ئەمە شتێکی ئاشکرایە شوێنی کامیرەکان ئاشکران و هەمووشی ئەو ڕۆژەی کە کامیرەکان بکەوێتە ئیش هەمووی ئێرەش یەکێکە بێت لەو دەستگا ڕاگەاندنی کە بە خۆشحاڵیەوە من یەکەم کەس پێیان ئەڵێم ئەوە ئێمە لە فلان سەعاتەوە کامیرەکانمانەکەوێتە ئیش و سەرپێزیەکان تۆمارەکەوە لە فلان شوێنیشن و ڕێژەی ڕێگە پێدراوی خێراییش ئەوە نیە. ئەگەر لەم دەقایعنی پرسیارەکە ئەوە بێت ئێستا بە دیاریکراوی لە چەند شوێنی پارێزگای سلێمانی کامێرەی سابت هەیە 21 کامێرەی سابت لە سلێمانیا هەیە سەرپێچی تۆمار دەکەن ئێستا سەرپێچی تۆمار ناکەن لە ئەبدەیتان ئەو کامیرانە هەم سیستەمی کۆنن هەم پێویستیان بە ئەبدەیتی تازەیە و بڕێ کامیرەی تازە هاتوون هەر لە هەمان شوێن یان ڕەنگە شوێنەکانیان ئەگە بە پێی پێویستی بگوازینەوە دایانەنین و ئیشەکەن لە ماوەیەکی نزیکە کامیرەکان نەکەونە ئیش کامێراکان بە هەمان شێوازی کامێری 2 کار دەکات یاخود شێوازی کارکردنەکەی جیاواز هەر سیستەم و هەر شوێنە و سیستەمی خۆی پێویستە بۆ ڕێگاکانی دەرەوەی شارەکرێ پوینت بەکار بێ بەڵام بۆ ناو شار پوینتی ناوێ دەو شوێنەی خۆیان پابند دەبێت کە پوینت ئەوەیە کە بەپێی هاوکێشەیەکی ماتماتیکیە کە لی دەرەکەی لەو شوێنەی کە دەرچۆ لە نقطەی دەرچوونیەوە تا خاڵی کۆتایەکەی ئەبێ بەوەندە بگاگە زووتر گەیشت بێ ئەوە لە کامیرەکانیشی نەدابێت لە بەردەم کامیرەکانە هێواشیشی کردبێتەوە لە خاڵی کۆتاییە هەر غەراماکرێ ئەوەی ناوشار بۆ ئەوە ناگونجێت چونکە هەر شوێن هەیە ئەسڵ خۆی ئەوەستی ئەسڵن لادانی زۆرە کۆڵان و گەڕک و بان و ئەوانەی هەیە یعنی خۆلادان لە کامیری ناوشار ئاسایی ڕوونە ئەم پلانە لە دەروی شارەکانی جێ دەکرێت یا خۆتر ناو شارەکانە لە سەرجەم قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجەشەوە جێبەجێکرێت پێداچنەوە دەکەن بە جۆری سزاکانی کامێرەی چاودێری هاتوچۆ یان هەمان سزاکانی پێشووە بۆ نمونە ئەگەر شۆفێرێک لە 80 لە ساعتێکدا بڕوات ئەگەر جادەکە بۆ 6 دانرابێت غەرامەکەی چۆن دەبێت ئەوە هاوکێشەیەکە بەڕێوەبەرایەتی گشتی بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی داراییدایانێن هێشتا ڕێنمایی بۆ ئەم کامیرە تازانی کە هاتووە نییە هەروەکو جاران نەدارێت ینی وارد دە پێداچوونەی پیا بکرێت بەڵێ واردە هەموو شتێک باشە چارەنووسی ئۆتۆمبیلە بە سەرەتاکان هەم لە چەند ڕۆژی ڕابردوو دەنگۆیکە بوو کە لەلایەن بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ دەستی بەسەردا دەگیرێت کەی ئەم بابەتە دەگات بە مەجرای قانونی خۆی لە پاکێجێکی قانونی یاساییدا جێی دەکرێتەوە ینی خەڵکێکی زۆر چاوەڕێ ئەمە دەکات ئێستا کاک وڵات لەپڕ ئەمە بڵاو بووە کە گوایە دەستی بەسەراگیرێ هیچ نەنووسراوێکی فەرمی و نە لە هیچ شوێنێکون لە هیچ لایەنێکەوە ئاگدار نەکراوین ئێمە من وەکو خۆم وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی هیچ نووسراوێک نەهاتووە کە بڵێ دەستیان بەسەرا بگرن بەڵام هەر ئەسڵ ئەوەیە کە ئۆتۆمبیلی بێسەرەتا لەسەر شەقام نەبێ ئەبێ چارەسەر بکرێ ینی کە ئەڵێم نەبێ مەبەستم ئەوە نییە چیان لێ بکەیت تازە ئەمانە هەن ئەمری واقعن ئەو گوتیشم ئەمانە زۆربەی ئەتوانم بڵێم
1970 بەسەرەوەی خەڵکی کەم دەرامەت و خەڵکی مام ناوەندن خەڵکی دەوڵەمەند و ئەوەی کە لە شارە پێڵێن خواپێدا و خواپێداوەکان سیاری بێ ڕقم ناکڕن سیاری ڕقمدار و سیاری باشەکڕن لەبەرەوە ئەم کێشەیە بەڕاستی بووە بە کێشەی کۆمەلگا کێشەیەکی گەورەی ڕۆژانە ئەبێ چارەسەر بکرێ بەڵام چارەسەرەکەی بە پارێزگایەک ئەم ئۆتۆمبیلانە ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە ینی بۆ قاشێکی گەرمە لێوان هاتوچۆ هاوڵاتیاندا بۆ تا ئێستا ینی خەمێکی جددی لێ نەخوراوە بۆ نمونە کێشەکان گرفتەکان ئەوەندە گەورن کە لە قوت و توانای هاتوچۆ بە دەربێت بڵێ یا چییە؟ بڵێ بۆ ئەوەی بزانی بەڵێ زۆر لەوە گەورەتر نەک لە قوتی هاتوچە لە قوتی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمیش گەورەترە لەبەر ئەوە نا کە ئێمە ناتوانین بڕیارێکی زەری ئانە بدەین باشە ئەگەر ئێستا بڕیارێک دەربسێ من دڵنیام هەر چوار بەڕێوەبەرایەتیەکەی پارێزگاکان لە ماوەیەکی قیاسیا جێبەجێیەکەین بەڵام خۆتان نەزان ئێمە سنوورەکانمان واڵایە یعنی ئێستا سیارەی بێژمارە یان ئەوانی کە تۆمار نەکراوەکان بێسەرەتاکان زۆرە ئەگەر ئێمە دەست بە تۆمارکردنی بکەین بۆ نمونە وای دانێ من لە سلێمانی دەست بە تۆمارکردنیان بکەم هەرچی سیارەی بەغدا و بەسرا و خواروو هەیە هەمووی ڕووەکات ئەم شارە یعنی ئەبێ هەمووی تۆمار بکەی ئەبێ دان بەوەی بنی کە ئەمانە شەرعیەتیان هەیە لەبەرەوە ئەمە پێویستی بە بەڵام تا ئێستا ئامارێکتان لە نییە بوونم لە چەند ئۆتۆمبیلی بێسەرەدا ماوەی پێم وا بوو کۆدی بۆ دەکرا ئەم کۆدە بۆچی بوو خۆی کەوتت بێسەرەتا یعنی ئاماری نییە هەر خۆی وشەکە وشەیەکی نائاماریە کەوتت بێسەرەتا کەس نازانێت چەند کەس بێت وڵات پرسیارەکەم لەو ڕانگەەوە هات بوو ینی وەڵامەکانت پێ دەبڕم باسی ئەوە دەکرا کە 124,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمە ڕقمێکی دقیقە یاخود من تەسەورەکەم 50 بۆ 55 هزارێک هەبێ بەڵام ناتوانانی ینی من ئەو ژمارەیە بنی شێڵێن با نەبێ بە مانشێتی هیچ شوێنێکە بڵێ وتوێتی ئەوەندە هەیە چونکە ئەوەی کە بێسەرەتای ئەسڵەوەی نازانی چەند نازانی چێن خۆ بێسەرەتا خراپیەکەی لەوەیە کە نازانی چیە نازانی لە هیچ ناونیشانێکی نیە و نازانی چۆن سزای بدەی نازانی چۆن پابندی بکەی بە ڕێنمایەکانی هاتوچۆ مەسەن تۆ گوناحە چییە سیارەیەکت هەیە هاتووی بە یاسا ژمارە دووەرگرتووە بە پارە و تابلۆ دووەرگرتووە و ژینگا دەیت و هەموو پابندیەکانەکەیت و اینجا لەگەڵ بچووکترین سەرپێسیا غەرامەیەکت بۆ دێتەوە بە SMSێک بۆ مۆبایلەکەشت دێتەوە کە کردوتەوە دراوسێکەشت سیاریی پێێنە سەرەتا هەیە نەهیچ و ئەو وەک خۆیڵێ 100 لە داتە تەنیشتا و کامیرە نایگری ینی ئەمە هیچ گوناحێکی نییە لەبەرەوە ئەبێ چارەسەر بکرێ من بۆ خۆم 100 جاری ترێڵێمەوە لە هەر شوێنێکە کە بتوانم دەنگم بگاپی دەستم بگاپی داوای ئەویان دێکم ئەم کێشەیە چارەسەری هەولێر هەمان کێشە هەیە لە هەموو کوردستان و بە عێراقیشەوە هەمان کێشە هەیە کە ئێمەش نایکەین بەڕاستی کێشەکە عێراقیشە هەر کێشەی کوردستان ئەو کۆدەی کە ماوەیەکە ینی بۆکو کۆد دەدرا بە ئۆتۆمبیلە بەسەرەتاکان ئامانج لە پێدانی کۆدە چی بوو؟ ویسیان سەرژمێریەک بکەن بزانن چەند هەیە بەڵام ئەویش نەگەیشە نەتیجەیەکی تەواو چونکە دەرکەوت کە سیارەیتر لە شوێنی ترەوە دێ مەسەن تۆ ناکرێت لێرە دەست بە پێدانی ژمارە بکەیت و لە سەر حدودەکان واڵا کرابێتەوە بە کەیفی خۆی سیارەیتر لە دوبەی و لە ئێران و لە شوێنەکانی ترەوە بێتە ناو وڵاتە و هەتاکەی ژمارە بدەین مەبەستم ئەوەیە تاکەی ینی بە ئێستا شەواتنی ئۆتۆمبیلی بێسەرەتا بۆ هەرێمی کوردستان بەردەوامە ئێستاش بەردەوامە ئەمانە خوارمۆدێلن ئەمانە بەشێکیان خەلەلی تەکنیکیان هەیە من ناڵێم هەمویان بەشێکیان خەلەلی تەکنیکیان هەیە زۆر جا شوێرەکان ئەڵێن کاکە ئەوەی پێوترێ مەلیکە و نازامسی ئەوانە هیچ کێشەیەکیان دروست نەکردو لەسەر شەقامەکانە کێشە ئەوە نییە لەسەر شەقامە هەبێت جاری وایە کێشە لە بزوێنەرە هەیە کێشە لە گۆڕینی شوێنی سوکانیان هەیە کێشە لە بڕینەوەیان هەیە لە لافا و لە ئاگرکەوتنەوە ینی یە کۆمەڵ کێشەیان هەیە تۆ ناتوانی بەشێکی بکەی بەشێکی نەکەی یا ئەبێ ڕێنمایەکی گشتگیر دەرسێ هەمووی بکەی یا ئەبێ هیچی نەکەی کە نەتکرد هاتوچۆکردن بەم ئۆتۆمبیلانە لە نێوان پارێزگاکان ئاساییە لە ڕووی هاتوچۆوە قورسە دەستی بەسەردا دەجازەفەیە خەڵک بتوانێت مڵک و ماڵی خۆی بداتە سیارەیەکی بێسەرەتا و نازانی کەیە گیرە و نازانی چارە نووسیسیە ئەنی زەمانی نییە من بۆ خۆم هیچ زەمانێک نبینم باشە وەکو دوایین پرسیار داهاتی ساڵی ڕابردووی هاتوچۆی پارێزگای سلێمانی چەند بوو؟ داهات یعنی چۆم داهاتی ساڵێک بەسمەیە کۆتایی ساڵ بوو حتمما ئاماری ساڵ بوو حتمما ئامارمان لایە بەڵام ئاماری داهاتی ساڵ ناڵی باش
بیڵێت کێشەیە لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەک نییە لە ڕووی یاسایەوە بەڵام هیچ پێویستیشی بەوتن نیە پەیجی شەفافیەت هەیە زیادی کرد یاخود کەم کاک داهات من خۆم 6 مانگە دەست بەکارم ئەمڕۆ بۆ بە 6 مانگ لە ماوەی ئەم 6 مانگەیە بە بەراورد لەگەڵ هەمان 6 مانگی ساڵی پارە داهات زیادی کردووە. بەڕێز ئەمیت ئاسۆ بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئێوە دووبارە بەخێر بێت. سپاس بۆ هەموو لایەک بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوە.